بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. همو ساڵێک لەم مانگەدا کە مانگی ڕەبیع الأوەلە بابەتی مەولود دێتە پێشەوە و بینین خەڵک تیا بەگشتیە بێ بە سێ بەشەوە. بەشێکیان ئەنجامی ئەدا و ڕەواجی پێ ئەدا و خەڵکی بۆ لا بانگەکە. بەشێکیشیان ئینکاریەکە لەبەرەوەی لە شەریعەتا بوونی نییە. بەشێکیش لە خەڵکی ئەکەوێتە بینی ئەو دوو گروپەوە، ئەڵێ واز لە خەڵک بێنن بابیکە و بە ئێمە ژەڵێ مەولودەوەنە گەورە نییە کە ئێوە بەو شێوە قسەی لەسەر بکەن. ئەم بەشەش بە زمانی حاڵی خۆیان ئەدەنەوە پاڵەو بەشەی کە ئەنجامی ئەدەن و ڕازین پێی، و ئەوانەشی کە مەولود دەکەن بەگشتی ئەبن بە سێ بەشەوە. بەشی یەکەمیان کۆمەڵێکیان ئەنجامی ئەدەن بە کۆمەڵێک لە خۆڕافیات و کۆمەڵێک لە تاوانەوە، وەکو تێکەڵاوکردنی کچووکڕ، وەکو هاوارکردنە غەیری خوای پەروەردگار، وەکو با بڵین ئەنجامدانی کۆمەڵێک جوڵە و حرەکە لە ڕەقس و سەما ئەو بابەتانە ئەچێ، و فەوتاندنی نوێژەکانیان، و خوێندنەوەی قورئان بەبێ ئەوەی کەس گوێی لێ بگرێ، بەبێ ئەوەی کەس سوودی لێ ببینێ، و پێشکەشکردنی وتار و ئامۆژگاری کە تیا هێرشەکەنە سەرەوانەی کە نەفی ئەو کردارە ئەکەن و بە دروستی نازانن، و لەوێ بوهتانیان بۆکەن، غەیبەتیانەکەن، زەمیانەکەن، جوێنیان پێدەن. طبعا ئەو کەسەی کە بەو شێوە مەولودەکە و ئەو هەموو خراپەکاریەی تیا کۆکاتەوە، ئەوە جگەلەوەی کە بیدعەی مەولودی ئەنجامداوە تووشی چەندین تاوانی تر بووە. بۆیە ئەگەر بڵین مەولود مباحیشە، مادام ئەو هەموو تاوانی تیا حرام، مادام ئەو هەموو بێشەرعیەی تێکەوێ حرام، و ئەوانەشی ئەنجامی ئەدەن تووشی گەورەترینی حرامەکان بوون، نەکدانێ چەندان. کۆمەڵێکی تر مەولود ئەکا، قەسیدە ئەخوێنێتەوە، وتار ئەدا، قورئان ئەخوێنێتەوە، نان ئەداتیایە. ئەم جۆرە مەولودەیان ئەتوانین بڵین ئەهوەنترە لەوەی یەکەم، مادام ئەو نافەرمانیانەی تیانە بێ کە لەوەی یەکەما هەیە. ئەمە ئەهوەنترە تەنها تووشی لادانێک و بیدعەتێک بوون. تیا خەڵک نانەخوا، تیا خەڵک گوێ لە وتارەگرێ، تیا خەڵک گوێ لە قورئانەگرێ، تیا خەڵک گوێ لە نەشید دەکرێ، بەڵام بەبێ دەبلەیان و بەبێ ئەو بابەتانە، تەنها کۆمەڵەیە قەسیدەی ئامۆژگاری ئامێز. ئێمە ئەم مەولودە ئەکسان ناکەین بۆ مەولودەیان، بەڵکو ئەمەیان بە ئەهوەنتر سەیرەکەین، ئەڵێین ئەمە بیدعەیەکە و دەستی لێ هەڵبگرێ باشترە لەوەی کە ئەنجام بدرێ. کۆمەڵێکی تریش لە میادەیە تەنها لەبەر خۆیەوە شیری نییە بەخشێتەوە، یاخود خواردن و چێشتێک دروستەکە، ئەمە ئەگەر بێت و تەنها بۆ خودی خۆی حەز بکە نان ببەخشێ و لە دڵی خۆیان دڵخۆش بێ بەوەی کە لەم مانگەیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەدایک بووە، توانین بڵین گوناحبار نابێ، وەکو عادەتێکی گرێ، شتێکی وای لەسەر نییە، بەڵام ئەمیش دەستی لێ هەڵگرێ باشترە. بۆیە ئەو کەسەی یەکەم جار کە بە هەموو تاوانەکەەوە ئەنجامیەدا، یەکسان نییە بەوەی کە بەبێ تاوانەکان ئەنجامیدا ئەدا، و ئەوەی دووەمیش کە بێ تاوانەکان ئەنجامیەدا یەکسان نییە بەوەی کە تەنها خۆش حاڵیەک دەرەبڕێ وەکو بۆنەیەکی ئیسلامی، کە لە کاتێکامە بۆنەی ئیسلامی نییە. هەرچێکیان یەک حکمیان بەسەران ئادەین. ئێمە ئەوەی کە باسیەکەین ئەمڕۆ ئەوانن کە تەنها وەکو بۆنەیەکی ئیسلامی تەماشایەکە. طبعا لەم حاڵەتانەیە دیقەتمان ناوە هەردوو گروپ بەرە بنە یەکتر هەتا تەکفیرکردن یەکتری ژەڵە، ئەوە جگەلەوەی یەکتری تاوانبارەکەن بە عەمیلی جوولەکە و عەمیلی غەرب و شوێنکەوتنی گاور و جوولەکە، کە بەڕاستی ئەمە تاوانەکەی قورسترە لە ئەنجامدانی
ئەو کاری پێشوو کەیکەن کە بیدعەتێکە، چونکە بەڕاستی تا تەکفیرکردنی یەکتر ئەڕۆن ئەوە زۆر قورسە. و هەندێک کەس لەو بینایە خۆی بە وەسەط پیشانەیە کەوا توانین بڵین لە ناو جۆگایە کارێکی باشی نەکردووە، چونکە ئەم دوو گروپەیەکێکیان حەقە یەکێکیان بەتاڵە، ئەوە بێ خۆی یەکلایی بکاتەوە کە ئایا لەگەڵ حەقە بێ یاخود لەگەڵ بەتاڵە بێ. و ئەم کەسە تووشی ئیزدیواجێت بووە لە هەڵوێ ئێستیا لەگەڵ ئەمانە خوا و لەگەڵ ئەوانیش خۆی گونجێنێ و ئەخوا باشترە خۆی یەکلایی بکاتەوە لەبەرەوەی فەرمودەی زۆر مەترسیدار هاتووە لەسەر ئەو کەسێک کە لە هەردوو لا ئەخوێنێ و لە هەردوو لا ئەخوات. و هەندێک کەس ئەکەوێتە ناو داوی ئەمانە کە لە هەردوو لا ئەخوێن کە خۆیان یەکلایی نەکردێتەوە لەگەڵ حەق بن یا بەتاڵ بن، ئەڵێ ئەمە وەسەتیەتە، ئەمە ڕاستیەکەیە، ئەمە حەقەکەیە، لە کاتێکە وانە ئەمیش بە زمانی حاڵی خۆی دانی بەوەی ئەوانی شاناوە کە باشە و لە هەمان کاتە ئینکارێکی ئەمانیشی پێ خراپ نییە. ئەم بابەتە بابەتی مەولود بابەتێکی خلافی نییە، بابەتێک نییە خلافی لەسەر بێ، بەڵکو بابەتێکە لە شریعەتی ئیسلامە بڕاوەتەوە دروست نییە و تەواو. بۆیە ئەوەی بە بابەتێکی خلافی تەماشایەکان نەی پێکاوە و هەڵەی کردو، چونکە ئێمە بۆ هەر عیبادەتێک کە ئەنجامی ئەدەین یاخود بۆ هەر بابەتێک کە ئەمانەوێت تەقریری بکەین لە شریعەتا بێ بگەڕینەوە بۆ قورئان و سنەت و کۆدەنگی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کۆدەنگی تابعین و تابعی تابعین کە ئەم سێجیلە رسول الله صلی الله علیه وسلم شاهدی خەیری بۆ داوە. کە ئەگەڕینەوە بۆ قورئان تیانیە، کە ئەگەڕینەوە بۆ سنەت تیانیە، کە ئەگەڕینەوە بۆ سەحابە نەیان کردووە، کە ئەگەڕینەوە بۆ تابعی و تابعی تابعیەکان ئەوانیش نەیان کردووە. بەم شێوە بۆمان دەرەکەوێت کە ئەم بابەتە خلاف نییە، بەڵکو بیدعەیەکە داهێنراوە و هێنراوەتە ناو دینەوە بە مەبەست هێنراوە بۆ مەشغوڵکردنی خەڵکە لە سیاسەتی بەتاڵی حاکم و کاربەدەستەکان و بۆ دەرخستنی ئەو حاکم و کاربەدەستانەیە کە کوفر و شیرکیانەیە وەکو مسلمان لەو بۆنانەیە دەربکەون و ئیسفادەی لێ بکەن و بۆ سیاسەتی خۆیان بەکاری بهێن. هەندێک کاتێک کە پرسیاری مەولودیان لێەکەی ئەڵێ نەما عادەتە، نەمانوتووە عیبادەتە تا تۆ بڵێی بیدعەتە، بەڵکو ئێمە ئەڵێین عادەتە، ئێمە لە بەرامبەرا پێیان ئەڵێین ڕاست ناکەی، عادەت نییە، چونکە لە هەر کەسێکتان بپرسین ئێوە بۆ کاراکەن ئەڵێن بۆ خۆشەویستی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و بە گەورەدانانی خۆشەویستی پێغەمبەریش صلی الله علیه وسلم و بە گەورەدانانی عیبادەت. عیبادەتیش کاتێک دائەمەزرێ کە دەقی ئاەت و فەرمودەی لەسەر بێ، ئەم بابەتەش دەقی ئاەت و فەرمودەی لەسەر نییە، کەواتە عیبادەتێکی بیدعیە، چونکە هەروەکو خۆتان ئەڵێن قورئان خوێندنی تایە، ئامۆژگاری خەڵکی تایە، کە من نابینم و نەشم بیستووە هیچ کەسە ئیسفادەی لەو قورئان خوێندنە کرد بێ، بەڵکو لە کاتی ئەو قورئان خوێندنەیە خەڵک قسەکە هەڵەسێ ئەڕوە دێت هۆشی لای خواردن و خواردنەوەی و بە هەمان شێوە لە کاتی وتار و دەرسەکەشە. بۆیە گۆرانی وتنی تایە، تێکەڵاوی تایە، ڕقص و سەمای تایە، بێدەبیکردنی تایە بەرامبەر بە خودی رسول الله صلی الله علیه وسلم کە ئەمانە هەمووی حرامە، هەر شتێکیش سەرکێشێ بۆ حرامەوە خۆشی حرامە بێ. رسول الله صلى الله عليه وسلم هر كاتێک وتاری بدایە هۆشداری ئەدا لەم جۆرە کارانە، ئەی فەرموو فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ئەی خەڵکی ناگادار بن، هەموو داهێنراوێک لەم دینەیە بدعەیە، هەموو بدعەیەکیش گومڕاییە، هەموو گومڕاییەکیش لە ئاگرایە. ئەمە چ کاتێ وایەوت؟ کاتێ وتاری ئەدا. پێش ئەم قسانە چییە فەرموو؟ خير الهدي هدي محمد وإن أحسن الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد. باشترين وتكاني الله عز وجل لقرآنك وباشترين ربازي رسول الله صلى الله عليه وسلم. أوي ترداهن راو لربازي رسول الله نية صلى الله عليه وسلم ولا كتاب الله شاء بنينية بويا قمراية هم قمراية كيش العقرة. ورسول الله صلى الله عليه وسلم هم جارك أي فرمو من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. هركسي ألم شريعتي ما اشتيق دا بهنه أو رتا چونك لونية كفرمي لم شريعتي ما كواتل الدنيا تانا برون داهنان كان بلام لشريعة تانا بوتانية أو رتو بهيت شوية قبول كراوني باشا أما مولودا لك شوية وحاتو ميجوكي قريتو بوكي ميجوكي قريتو بو دولتي بابلين عبيدية كان خويا ناونا أبو فاطمية كان بلام بيانا وتري عبيدية كان لبروي
عبيد الله قداح أم دولة داعين ذا وكام يجونسان هنديكان أصلية جرنا وبوسر يهود لباري أم دولة إمامي ابن كثير أفرمي كانوا أغنى الخلفاء وأجبرهم وأظلمهم أفرمي خليفة كاني أم دولة من تريني خليفة كان بون زورترين مالو سلوت سامان يعني بوخوي عن زود كردبو زورترين ظلمو زور يعني كل خلقي وأن شوسان وباش أنا فرمي وكانوا أنجس الملوك سيرة وأخبثهم سريرة فرمي وأمانة بيستريني ملك كان بون كبا عشكرا بيسيا كان يندر كوتبو وقيزونترين ناخد ردرونيش عن هبو غزالي أفرمي مذهبهم ظاهره الرافض وباطنه كفر محض أفرمي أم عبيديانا بيرو بوچون كانيان بيرو بوچون كانيان بأشكرا رفض روافضا شيعا وفرمي باطني شيان ضلو دروني شيان كفري طوابي تيايا دجاتي طوابي أم ديني تيايا أم أقصي غزالي أم أقصي ابن كثير وقلق شندي لباريانو لقال إمامي مقريزي لباريانو وقصة زورك أصل يعني جريته بوسر يهود وببيستريني بنا كان ناوي يعني با وسيطيج لتاريخ الخلفاء أقصي كي زور لسر يعني كاو زور قيزون يعني كاو بخراب وصف يعني كاو أم عبيديانا يكيقلا ملك كان كناوي المعز بالله بو كبا بختان خوينا ونابو المعز بالله يقنا بيتشوانينا وكيبو أم كابرا هستا شش دانا مولودي داهنا بينجي كباس ما كدو جاريتو تو معنا بينجي أم بينجيان بيوندي بآلو بيته وهبو خوشي خستنا وآلو بيته مولودي كيبو خوشي داهنا صالانا مولودي رسول الله يكر هي علي يكر هي فاطمة يكر هي حسن يكر هي حسين يكر دواتر هي خوشي بوزيات كر هي خوشي يكر شش مولود بس مولود وكي تريج لروج صالة كان زياد لسي ججني داهنا هر همي بو أوي خلق مشغول كا لا حكمي أو لزور ظلم ستمي أو بمشي أو بردوان بو أم كامرايا وخوي دارو دستكي لا أم مولود كردنا إيما دين لا معنى ورقري دين لا معنى ورقري كأوابو دواتر يكي لا سروك جيشكاني خوي ك سروكي لشكركي بو دواي مردني خوي هستابا لا بردني أو مولودة بلام دواتر حاكم بأمر الله كمولود يكي كتربو لملكة كانيان داهينا ولا بيانسطو بستوشواري هجري كامل لقرني شوارمو بيانجمو ششما دا صلاة عنها بو دواتر روخيان ران ولا نابران كلو ماوية أهل سنة يعني توشي زور فيتنا كر قولترين فتنة يبو أم مولودانا أنا كردو لدواء طبعا كانش قصيانا ودبا خليفة كاني بيغمري صلى الله عليه وسلم أبو بكر وعمر وعثمان حتى وكول سدمي صلاح الدين أيوبيا لنا وشونو لنا عبران طبعا أقر يكيك بعقل بير بكاتوا على شي بيمان إما زوجارو قصروا برومانا بيتهم على ما وصنا خلق لبر أوي يادي رسول الله كاتوا أخريت جهنم لبروي خوش يسيبوا رسول الله صلى الله عليه وسلم أخريت جهنم إما بنقصي سعيد كوري مسيب جواب يدينه كبيكيك عليه كاتك كديتا مزقوته ولا قال سعيد كوري مسيبة دور كاد نيجي السنة نيجي بيانيك دواء وهلا سيتو دوي كبكا سعيد كوري مسيب كراسك يقري يعني يعني بيلا سعيد توبلا إخوة بمخات جهنم ولا سروي نيجكم على إخوة تروردقار نات خات جهنم ولا سروي نيجكم بلك وتخات جهنم ولا بر أوي بيتشواني سنة رسول الله كالله جل جلاله فرميتي فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة ويصيبهم عذاب أليم با أواني بيتشواني سنة رسول الله صلى الله عليه وسلم جولنا بترسن لوي كالله جل جلاله توشي فتنة كانك ياخذ توشي سزائك بأش كانك كأو فتنة ورق لزانان بكفرنا يعني بردو لواني ابن عباس إمامي مالك هاوشوي أو بابتين روبرو بيتو كاتك كسيك دي على من لا مزقوتي مدينة وإحرام بس موچن بو حج إمامي مالك فرمي اشتي وامك فرمي بو فرمي ترسم توشي فتنة بي على بو توشي فتنة بم چن ميليك عبادتي زياترتي أكم بإحرام نيتيكي باكوا تيايا أرومو بسريع بم مالك فرمي فتنة لو قولترا كواب زاني تو چاكيك الدوزي وتو رسول الله صلى الله عليه وسلم بينا قشتو أو قولترين فتنة توجبي باشان همان آيات خوانيتو بوي براستي إيما قناعت ما نوايا خلقي
ئەگەر بیدعەتێک بکە هەرچەنە بیدعەکەی نوێژ بێ یاخود ذیکرێک بێ یاخود مەولودێک بێ یاخود هەر شتێکی تر بێ خی پەروەردگار سزایەدا بەوەی مخالفەی سنەتی کردووە نەک بەوەی کە عیبادەتی کردو نوێژی کردووە تۆ عیبادەتێکت کرد لە جێ خۆیان نەبوو تۆ یادێکت کرد لە جێ خۆیان نەبوو ئەگەر بێت و بڵین لەدایکبوونی ڕسول الله صلی الله عليه وسلم پێویستی بە یاد و عیبادەتت یا بکرێن لەدایکبوونی تەواوی پێغەمبەران پێویستی پێ هەیە لا نفرق بین أحد من رسله ئێمە ئیمانداران واڵێ و ئەو وەختە ئەبێ بڵین لەدایکبوونی هەموو پیاوچاکانیش پێویستی پێ هەیە ئەو وەختە بێ مناسبەتی لەوە گەورەترمان هەیە بۆ نمونە کاتی داڵەزینی وحی جەنگی بەدر فەتحی مەکە ئەبێ دابنیشی نەمانە هەموو بکەین بە مناسبەت و چۆن ئەوانە بۆمان نییە کە لە ڕووی حەدەثەوە گەورەتریشن بە هەمان شێوە بۆمان نییە ئەو بابەتانە هەمووی بۆ شێوە قیاسکەینە سەر یەک و یادێکی بۆ دابنین و بە هەمان شێوە بۆ مەولودیش بۆمان نییە ئەو کارە بکەین طبعا هەندێک کەس کاتێک کە ئێمە مەولود ناکەین پێمانەڵێن ئێمە بۆ خۆشەویستی پێغەمبەرێکین صلی الله عليه وسلم کەواتە ئێوە پێغەمبەری خواتان صلی الله عليه وسلم خۆش ناوێت ئێمە پێیانەڵێن ئێمە پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم خۆش ئەوێ وەلە نەکردنیشیا دوای خۆی کەوت ئەگەر ئەوەی ئێوە کەن خۆشەویستی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم کەواتە سەحابە خۆشی نەویستوە تابعی خۆشی نەویستوە تابعی خۆشی نەویستوە چوار ئیمامەکە مالک و ئەبوو حەنیفە و ئەحمەد و شافعی خۆشیان نەویستوە توانی وا بڵێ چکەوە نەیان کردووە یاخود بوخاری مسلم ئەبوو داود ترمذی نەسائی بڕۆ بۆ هەر زانایەکی تر تەبەری ئیبن ئەبی حاتەم مفەسیرە گەورەکانمان هیچیان نەیان کردووە یعنی تۆ ئەڵێی ئەوان رسول الله صلی الله عليه وسلم خۆش نەویستوە ئەو بوهتانیان بۆکەی رسول الله صلی الله عليه وسلم بۆ خۆشی نەیکردووە ئەمانە سێجی لە پڕبەرەکەتەکەی ئومەتن کە رسول الله شاهدی خەیریەی بۆ داون ئەوان نەگەشتون بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ پێگەشتی ئەگەر خەیر بووە ئەوان پێش تۆ پێگەشت و ئێمە فەرمانمان پێکراوە کە دوای ئەوان بکەوین فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا والله جل جلاله فرمى يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين والله جل جلاله لا يأتي كتاب الصحابة كان مهاجرين وأنصار فرمى أولئك هم الصادقون ئێمە فەرمانمان پێکراوە لەگەڵ ئەوان بین ئیمانمان وەکو ئیمان ئەوان بێ و دوای ئەوان بکەین ئەوان ئەو کاریان نەکردووە ئێمەش نایکەین ئەوە حەقیقەتەکەیە و ئەگەر ئەڵەی ئەوە خۆشەویستی رسول الله ئەوەی نەیبێ رسول الله صلی الله عليه وسلم خۆش نەویستووە ئەوە بوهتانەکەی بۆ سەحابە و تابعی و تەواوی ئیمامە گەورەکانمان لە گێڕەرەوەکانی فەرموودە و غەیری ئەوانیش کە ئەوان گوایە رسول الله صلی الله عليه وسلم خۆش نەویستووە هەندێک کەس شانازیەکە بەوەی کە زۆرێک لە خەڵکی ئەم مەولوداکە باشکرا هاوارەکە ئەمانە دژایەتی مەولودەکەن کە چی ساڵ بە ساڵ خەڵک زیاتر ئەیکە ئەمەی کردووە بە بەڵگەی ئەوەی کە مەولود حەقە مادام زۆرینەی خەڵکیکە ئەگەر وابێ پێغەمبەران لەسەر حەق نەبوون ئەوێری زۆرینە بکەی بە قیاسی حەق ئەگەر وا بکەی زۆرێک لە پێغەمبەران ئەبێ بڵێ لەسەر حەق نەبوون چونکە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ لە قیامەتا پێغەمبەر دێ یەک کەسی لەگەڵا هەیە دوو کەس هەیە چەند کەسێک تەواوی سەرزەوی کافر بوو پێی یعنی ئەمان لەسەر حەق نەبوون حەق بە زۆرینەیە ناسرێتەوە بەڵکو بە موافقەی قورئان و سنت ئەناسرێتەوە تۆش موافقی قورئان و سنت نیت غەڵەتت کرد ئەگەر شانازی بە زۆرینەوەکەی دیارە بەڵگەی تۆ بۆ ئەنجامدانی بیدعەکەت زۆرینە بوونە دەی ئەگەر زۆرینە حساب بێ لەسەر زەویە زۆرینە مسلمان نییە بۆزی و هندۆسی و گاور و جوولەکە زۆر وابێ بێ بڵێ ئەوان حەقن بۆیە زۆر غەڵەتە لێو تێک چووە ئەگەر تەماشای قورئان بکەی زۆر جار زۆرینە زەمعەکە و کەمینە مەدەحەکە حتى بنوح فرمي ما آمن معه إلا قليل بداود وسليمان فرمي قليل من عبادي شكور كواتا كمينة لسر حقا اگر حقی بێکابێ با زۆرینەش لەسەر بەتاڵ بێ معنایەوە نییە کە زۆرینە حەقا بۆیە هەتا زیاتر بیکەن و بە بانگەوازی ئێوە بیکەن باری سەرشانتان بۆ قیامەت قورسترە بێ چونکە زیاتر و زیاتر خەڵک گومڕاکەن و بۆ قیامەت لەسەرتانەکەوێت و هەندێک لە زانایان وتویانە مەولود با بکرێ ئێمە ئەوانمان خۆشەوێ و زیان هەیە بۆمان ئەوانیان کە زانان و لەسەر ئیسلامەتی ژیاون و مردوون بەڵام حەق خۆشەویستتر لە لامان لە ئەوان بۆیە لەوەیە شوێنیان ناکەوین قسەی زاناکانە بێ بەڵگەی بۆ بهێنرێتەوە نەک بکرێ بە بەڵگە مادام بەڵگەیان نییە ئێمە لادەین لیان و دوایان ناکەوین
و ئەم مەولودشیانە بۆ بیدعەکانیان هەندێک ئاەت و فەرموودە ئاهێنەوە ئەیکەن بە بەڵگە لەوانە الله جل جلاله لە قورئان فەرمێ وەفعلوا الخير خير بکەن ناندان و وتاردان و قورئان خوێندن ئەمە خەیرە بەڵێ ئەمانە خەیرە بەڵام نەک تایبەتیکەی بە ڕۆژێکەوە بەڵکو بە بەردەوامی یاخود دەڵێن الله جل جلاله لقرآن فرمي قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا فضل الله ورحمتي الله ما بس قرآن ورسول الله صلى الله عليه وسلم بأوان بوا دلخوش بن بلا ما في دلخوشين بلام إما هم رجع في دلخوشين ولا صالك هاي أجار كواتا إيوة حالات يقشتن لو آية صحابة لم آياتنا آوات يقشتن صالي يقجار نان ببخشنو وتاربن وقرآن بخوانن صالي يقجار دڵخۆش بن بە هاتنی رسول الله صلی الله علیه و سلم یاخود بە بەردەوامی بۆ شێوە ئەمە بە بەردەوامی بۆ شێوە بین و هەندێکی تر لە بەڵگەکانیان کە ئەیهێنن پێچەوانی فەهمی سەحابەیە خۆ گەر بڵێ ئەم بەڵگانە ئللا ئەبێ بۆ شێوە تەطبیق بکرێن ئەوەکو ئەوە بڵێ سەحابە لەم ئاەتانە و لەم فەرمودانە تێنەگەشتون بۆ نمونە فەرمودەیەک ئەهێنن من سن في الإسلام سنة حسنة فله أجره وأجر من عمل بها إلى يوم القيامة لا ينقص من أجورهم شيئا هر کەسێ لە ناو ئیسلامە سنەتێکی باش دابهێنێ ئەوە ئەجری و سنەتەی هەیە و ئەجری ئەوانەشی کە کاری پێکەن تا ڕۆژی قیامەت و لە ئەجریان کەم ناکەن بەڵێ ئەم فەرمودەیە مەبەستە چی پێی مەبەست ئەوە نییە من سن في الإسلام بدعة بدعة قد غير الإسلام كل بدعة ضلالة فەرمودەکە ناڵێ ئەوەی بدعەیە دابهێنێ لە ئیسلامە ئەجری هەیە سنەتێک لە یا مەبەستی چییە من أظهر شيئا موجودا في الدين هر کەسێ شتێک کە لە دینایە داپۆشراوە ئەو دەری بخاتەوە و پیشانی خەڵکی بداتەوە خەڵک کاری پێ بکاوە ئەجری ئەوەی بۆ هەیە و ئەجری ئەوانشی کە لە دوا خۆی کاری پێکەن تا ڕۆژی قیامەت لە ئەجریان کەم نابێت چونکە فەرمێ من سن في الإسلام ناڵە خارج الإسلام و ئەم ڕیادەش تۆ هێناوتە خارجی ئیسلامە سەخاوی خۆی دانی پیانێ ئەڵێ بۆچی یەهودیەکان و نەسرانیەکان ڕۆژێکیان هەبێ بۆ یادکردنەوەی عیسا و بۆ یادکردنەوەی موسا ئێمە نەمان بێ الله جل جلاله جواب يداته فرمي ولئن اتبعت أهواءهم من بعد ما جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير أجر تو دواي هوا رزو يهود ونصارى بكوي لدوا أم قرآن السنة تيك بيدراو مراسي تو بشتوان وسرخرد نابه الله جل جلاله بشتوان وسرخرد نابه رسول الله جواب يداته فرمي من تشبه بقوم فهو منهم هركس لا ساي قوم بكاتو أولو عنه رسول الله صلى الله عليه وسلم جواب يداته ولا تتبعن سنن من كان قبلكم ئێوە شوێن ڕێژکەی ئەوانەکەون کە نابێت شوێن بکەون کەواتە ئەم دەقانە پێمانەڵێ نابێ ئێمە وەکو ئەوان بکەین نەک بڵین بۆ ئەوان هەیەە با ئێمەش وەکو ئەوان بکەین هەندێکی تر فەرمودەیەکی تر ئەهێننەوە بە بەڵگە کە عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ نعم البدعة هذه کاتێک کە تەراویح زیندوو ئەکاتەوە بەڵام ئەگەر دیقەت بین تەراویح هەر هەبووە بەعەدەدی زۆریش رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ نوێژی شەو دووە کێزانی ڕۆژە بێتەوە بابەدانێک وەترکە کەواتە ئیمامی عومەر کە کردی بە 23 ڕکات هیچ زیادەیەکی دانەهێناوە لە دینە دوو کردوویەتی و 23 بەشی کردو و بە وەترێک کۆتایی پێێنا و رسول الله صلى الله عليه وسلم فرماني بيكدوين عليكم بسنتي وسنتي خلفاء الراشدين المهديين من بعدي عضوا عليها بالنواجز دز بقرن بسنتي منه وسنتي خليفة راشدة كاني دائما بددانا كاني دعاتان سنة كانيان بقرن ولا سنتي منها أم سنتي تراويحش سنتي عمر كوري خطابة كلا خليفة راشدة كان رسول الله صلى الله عليه وسلم فرماني بيكدوين بلام سنتي عبيد كان كيس باس ما كرت سنتي رسول الله نيها بلكو دجاعتي كدني سنتي رسول الله صلى الله عليه وسلم بويا نكن أوان بين الرئيزي أم خليفانا ودعواما ليبكن شوين السنة يعني بكوين شكر رسول الله صلى الله عليه وسلم فرمي تركتكم على البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك من بجم هشتون لسر برأيكي سبي منهجكي جوان باك هيج كسيلانا دالي إلا بهلاكج وخويا فرمي هرچيك خير بيشان ماون هرچي الشر أقداء كدونة تولي ئەگەر مەولود خیر بووە ئەو کاتای فەرموو پیشانی ئەدەن بۆ یەگەر بگەڕیتەوە بۆ مێژوش تەنانەت زانان ڕاجی ئەوازیان هەیە لەسەرەوەی ئایا بالضبط تحدید کراوە رسول الله صلی الله عليه وسلم کەی لەدایک بووە نەخێر تحدید نەکراوە بۆیە سەیرەکەی هەندێک لە زانایان ئەڵێن ڕەمەضان لەدایک بووە هەندێکی تریان ئەڵێن ربيع الأول لدایک بووە ئەمە هەر لەبارەی مانگەکەیەوە ابن عبد البر أفرمي دوي ربيع الأول لدايق بوا ابن حزم أفرمي هشتي ربيع الأول لدايق بوا و بهمان شيوا هاتوا للاي كوثري كألين نوي ربيع الأول لدايق بوا لقل ندوي
كأهدو كان وافرمون أبو الحسن الندوي ومحمدي كوري باقر فرمي ربيع الأول لدايك بوا وابن إسحاق خاوني سيرة فرمي دوازي ربيع الأول لدايك بوا كواته هێشتا سابدن نەبووە هەشت قسە هەیە لەبارەی ڕۆژی لەدایک بوونەکەشیەوە ئێستا تۆ چۆن دیاریت کردووە بزات لەو کاتەیە ئەیکەی لە کاتێکە خودی ئەم دیاری نەکردنە بەڵگەیەوەیە الله جل جلاله نایەوێ ئێمە لەم ڕۆژە عیبادەت بکەین بۆیە بزات بۆی دیاری نەکردوین کەیە واگەر ئەو فەرمودەیە هێنیتەوە کە رسول الله لەبارەی دووشەمەوە پرسیاری لێکەنە فەرمێ ذاکە یوم ولدت فیه ئەوە ڕۆژێکە من تایە لەدایک بووم ئەوە رسول الله پێمانەڵێ بە ڕۆژوبوونی دووشەممان لە هەموو هەفتەیەکە ئەجرێکی زۆری هەیە نەک پێمان بڵێ لە ساڵێکە یەک دووشەمە بە ڕۆژوو ببن بۆی ئەجرتان دەستکەوێت وای نەوت فەرمووی بۆ هەموو دووشەمەیە بە ڕۆژوە بی فەرمووی ڕۆژەکە تایە لەدایک بووم و تایە بووم بە پێغەمبەر ئەوانەی تریشی باس کرد کە باسی کردووە بۆیە ئێمەش ئەڵێین بەڵێ ئەو فەرمودەیە صحیحە لە صحیحی مسلمە هاتووە مەبەستی ئەوەیە کە ئەوە ڕۆژێکە تایە لەدایک بووم بۆیە هەموو هەفتەیە بە ڕۆژوە مەگەر تۆش ڕاستەکەی جێبەجێ بکە و هەموو هەفتەیەک ڕۆژی دووشەمە بە ڕۆژوو بە تایە ئەو نەیوت بیخەنە ساڵی یەک جار و تایە بە ڕۆژوو ببن و باسی ئەوەشی نەکرد کە لەو ڕۆژە ئێوە هەڵپەڕن و حەفلە بکەن و بڵێن من لەدایک بووم تایە ابن الحاج مالکی ئەفەرمێ سەیرم لێدێ کەسانێک لە ڕۆژی وەفاتی رسول الله صلى الله عليه وسلم ڕقسەکەن و دەفلێدەن و هاوارەکەن و گۆرانیڵێن و خۆشی دەرەبڕن لە کاتێکە رسول الله صلى الله عليه وسلم ڕۆژە ئەمردووە ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم کە هاتە ناو شاری مەدینەوە هەموو شتێ درەوشایەوە کە وەفاتی کرد لێی هەموو شتێ تاریک بوو ورسول الله صلى الله عليه وسلم کۆیە فەرمێ هەر موسیبەتێکتان توش بوو بیری وەفاتی من بکەنەوە موسیبەتەکەی خۆتانتان لا ئاسانە بێت چونکە مردنی من وفاتی من گەورەترین مصیبەتە بەسەرتانە هاتووە دەتۆبێ لەو ڕۆژەیە لەبری ئەوەی خەفەت بخۆی کە رسول الله وفاتی کردووە لە 12 ربيع الأول ثابت بووە کە وفاتی کردو تۆبێ لەو ڕۆژەیە جەژن بگێڕیت و ئاهەنگ بگێڕی و خۆشێوا دابنەی کە رسول الله خۆش ئەبێ بۆیە بەڕاستی ئەمە ئەو پەڕی لادانە لە ڕێگا ڕاستەکە و ئەنجامدانی بیدعەیەکە قاعدەیەکمان هەیە مەرج نییە هەر شتێ رسول الله صلى الله عليه وسلم نەیکرد بێ حرام بێ ئێمە بیکەین ئەم قاعدەیە ئێمە ئاوادەی تێ ناکەین ئەڵێن نەمەرجە هەر شتێ رسول الله صلى الله عليه وسلم نەیکرد بێ ئێمە بیکەین نەمەرجیشە نەیکەین بەڵکو قاعدەکە ئەبێت بە دوو بەشەوە هەر شتێ رسول الله صلى الله عليه وسلم وەکو عادەت نەیکرد بێ مەرج نییە ئێمەش نەیکەین ئەتوانین بیکەین بۆ نمونە رسول الله صلى الله عليه وسلم گۆشتی بزنمژەی بۆ ئەهێنن یەکێ لە هاوڵان ئەفەرمێ نایخۆم فەرمی رسول الله صلى الله عليه وسلم بۆ نایخۆی حرامە فەرمێ نەخێر لەبەرەوەی لەناو گەل و هۆزی خۆمە ئەو گۆشتم نەدیوە تا بیخۆن منیش بیخۆم لەگەڵ یانە بۆیە نایخۆم یعنی وەکو عادەت و طبیعەتی خۆم نایخۆم ئیگنا تۆ بیخۆ حەڵالە بۆت بەڵێ ئەوانەی کە عاداتە مەرج نییە رسول الله صلى الله عليه وسلم کە خۆی نەیکرد بێ ئێمەش نەیکەین بەڵام ئەوانەی کە عیباداتە عیبادات تەوقیفیە لەسەر بەڵگە وەستاوە ئەبێ کە ئەو نەیکردووە وەکو عیبادەت ئێمەش نەیکەین وەکو عیبادەت کە ئەو سەحابەی فێر نەکردووە وەکو عیبادەت خۆشەویستی خۆیان بە مەولود دەربڕن ئێمەش بۆمان نییە دەری ببڕین بەو شێوە حرامە ئەگەر بیکەین و بیدعەیەکمان ئەنجام داوە ئیمامی مالک ئەفەرمێ هەر کەسێ بڵێ بیدعەیەکی حەسەنە هەیە واگومانی بردووە کە رسول الله صلى الله عليه وسلم هەموو دینی نەگەیاندووە چونکە الله جل جلاله فەرمێ اليوم أكملت لكم دينكم ورضيت لكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا أمر من نعمتكاني خو من بو تواو كردون ورازي بوم إسلام دين تان بيو ديني إسلام هر هموي بيقيانو دينكتان كاملا فرمي هر كسي وقمان بريك رسول الله صلى الله عليه وسلم شتيك هي بأيمي نوتوا أو بو خوي بهتاني بو رسول الله كردوا أوي أو روج الدين نبوة لسردمي رسول الله صلى الله عليه وسلم لا يهاولان أمر كزنات وأنا بلا دينا بويا مادام أو روجا مولود دين نبوة هیچ کەسێک ناتوانێت لەم ڕۆیە بڵێ دینە ئەگەر بڵێ دینە ئەوە بوهتانێکی کردووە و داویەتە پاڵ دینەکەمان و پاڵ پێغەمبەرەکەمان عليه الصلاة والسلام طبعا بابەتێکی تر هەیە کە فەرعەکە لە مەولودە ئایا ئەو خواردنانی کە بەهۆی مەولودەوە ئەهێنرێن بخورێن یاخودنا ئەسڵ وایە هەر خواردنی حەڵاڵ بێ خواردنی حەڵاڵ گوێنەدەی بە مناسبەتەکەی مادام خۆی لە بنچینەیە حەڵاڵە لەبەرەوەی ئیمامی عەلی خواردنی بۆ هێنن بە بۆنەی نەورۆزەوە ئەی خوات
ڕەتی ناکاتەوە. و هەندێکی تر لە سەحابە ثابت بووە کە خواردنیان بۆ هاتووە لە هەندێک جەژنا لەوانە عایشە خاتوون کە مەجووسیەکان خواردنی بۆ هێنن لە جەژنێکە ئەی خوات و ڕەتی ناکاتەوە لەبەرەوەی خۆی لە ئەسڵا حەڵاڵ. بەڵام ئەگەر سەربەڕاوی دەستی مشریکین بێ ئەوە حرامە بەهربوونێکەوە بێ. ئەمە باسی مەولود بوو بە پوختی. داواکارم لە الله جل جلاله بکاتە ماعی هدایەت بۆ هەموو لایەکمان والحمد لله رب العالمين.